شتیوا هەیە لۆ بە سیارە مارکان نارێنەوانە ئەو سیارە مارکانێکە لە شەریکەی دەردەینن ناوی مارکان نارێن کارە یەک 4 مانگەرەکەنتی 2 دەفتەری زرەرە لۆ ئەوان نارێن سیارەی من کە لۆ فەقیری هەرزان دەکەم کە سیارەك بە 25 وەرەقەیە کابرا دەین دەفرۆشتەوە 2 وەرەقە زەر دەکات خواوە قسەیە شتیوان بەعات نێتیەوە قسەی لە سینی لە ئەوەی کورە وەڵا سیارە ئەمریکیم کردیە 135 وەرەقەم زەرەر کردیە لە ئەمریکا کڕیتم مەچینەی تێدانە بۆ لە ئەمریکا کڕیتم سیارە مینە زگ و مەچینەی هەموو دارزە لەکە لە کۆمپارتی کڕیتم بەس دەعامیەکە لێبییتەوە ئەدی لۆ باسی شتانە ناکەن باسی سیارە چی من دەکە لۆ فەقیری هەرزان دەکەم کە یارمەتی فەقیری دەدەم 25 وەرەقە و 30 وەرەقە نییە کەم نافەس چی بازارێ قەقلە وەرەق دێتە خوارێت شتیوانە سیارە بۆ فرۆشتیتم سیارە بۆ وەڵە بە قازانز لە کابرام کڕیتەوە بە قازانز بەخۆم لە کابرام کڕیتەوە لە بازاری کەم بۆ چوون بە قازانز لێم کڕیتەوە سیارە سینی شتیوان نییە ئەمن ویست قسەی بکەی بازم لە سیارە سینی دانا بە هەموو عشتاقم کردەوە لۆ فەقیران هەرزانم کرد هەر شتە شیاویستە من ئەویان لەگە دەکەم هەرێکەچی یعنی دعمیاویست لە گەریان دەکەم بابێ لەگەرم دانیشن دعم پێ دەکەم ئەگەی پەڕەشوت نەتەقیم هەواز دێدەینم